کە ژنان زانیان شایانی باشترینن ئەوە هیچ شتێک نانوەستێنێت. ڕۆژی گیانی ئافرەتانە لە کاری دیبلۆماسیدا. ڕۆڵ و پێگەی ئافرەتان لە کاری دیبلۆماسیدا چۆنە لە چه ئاستێکایە؟ ئێمە ئەمڕۆ میوانداری ڕۆزی کەیفمان کردووە کە کونسڵی بەریتانیا لە هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانە. خەت و ڕۆزی بەخێرهاتی بانیت باش بۆ هیوام کە ئینەرژێکی باشت هەبێ و بە ئێمەشی ببەخشیت. پێم خۆشە سەرەتا پرۆفایلێکی خۆتمان پێ بڵێ ڕۆزی کەیف کێیە چۆن بڕیاریە بێتە دیبلۆماتکار. Thank you very much for having me here today. It's a great pleasure to be celebrating women in diplomacy with you this morning. So who am I? دانشجوین و قسە لەسەر بابەتی ڕۆڵی ئافرەتان من دوو منداڵم هەیە و دایکم یەکیان دەگاتە قۆناغی زانکۆ و دەست بە خوێندنی زانکۆی دەکات. من بۆ خۆم لە خەڵکی لەندەنم و لندن یەکێکە لە باشترین شارەکانی جیهان و حەزم بە وەرزشە حەزم بە خلیسکان و هەروەها ڕۆشتنی شاخەوانیە و هەروەها لە ڕووی ئەوەی کە چۆن بڕیارم داوە و یا بووم بە دیبلۆماسی پاش تەواوکردنی زانکۆ من دەکاتم بەسەر برد لە وڵاتانی دیکە و فێر بووم لەوەی کە بزانین کە چۆن دەکرێت بتوانی کاریگەریت هەبێت لە نزیک بوونەوەی خەڵکی و پاشان لە چەند ئاژانسێکی نەتەوەی گرتوەکان کارم کردووە لە بواری جیاوازی ئاسایش و دیبلۆماسیەت و هەروەها وەکو ڕاوێژکار بەشداریم کردووە لە کارکردن لەگەڵ حکوومەتی بەریتانیا و حەزم دەکرد کەوە ڕۆڵێکم هەبێت لە گۆڕانی تێڕوانینەکان نەک لە ناوەوەی حکوومەت بەڵکو لە دەرەوەش بە نوێنەرایەتیکردنی حکوومەتی بەریتانیا و پێم وایە بەڕاستی وەکو دیبلۆماتکارێک کارێکیری باشم هەبووە لە کارکردن لەگەڵ حکوومەتی بەریتانیا لە گۆڕینی تێڕوانینەکان بە شێوەیەکی ئەوە زۆر گرنگە کە بزانین تا چەندە بوونی ئافرەت لە ناو سیاست و لە ناو دیبلۆماتەکانە گرنگە تا چەندە دیبلۆماتکاربوون گرنگە بۆ خانمێک لە بەرامبەر سیاسەتی وڵاتەکەی لە دەرەوەی وڵاتەکەی واتە لە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی. بە دڵنیایەوە زۆر گرینگە کە ئافرەت لە بواری دیبلۆماسیەتدا کار بکات چکە بەڕاستی ئەوان دەتوانن کۆمەڵێک کارامەیی و معریفە و زانیاری نوێ باش بێنە پێشەوە و دەتوانن زیاتر لە پیاوانش هەندێک جار کار بکەن لە نێوەندەدا بۆ نمونە بۆ من کە نوێنەرایەتی حکوومەتی بەریتانیا دەکەم من بە هەمان شێوە نوێنەرایەتی حکوومەتی خەڵکی بەریتانیاش دەکەم بە شێوەیەکی گشتی واسەدانی هەر وڵاتێک دەکەم من نوێنەرایەتی خەڵکی بەریتانیاش دەکەم لە وەکو ئافرەتێک و خوب و گفتوگۆ لەگەڵ ئەوانی دەکەن بە نوێنەرایەتی خەڵکی بەریتانیا بۆیە ئێمەش وەکو حکوومەتی بەریتانیا پابندێکی زۆرمان هەیە بۆ مافەکانی ئافرەت و مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی. چەند گرنگە خانمان ئاڵنگاری بکەن لەم بوارەدا؟ پێم وایە زۆر گرینگە کە زۆرشت هەیە کە ئافرەتان دەتوان بیهێنن و ئیزافی بکەن لە بواری دیبلۆماسیەدا لە ڕووی ئەو بربەستانی کە هەیە بەڵێ بەدڵنیایەوە بربەست هەیە لە هەموو بوارێکدا تا ئەندازێکی زۆر ئافرەتان پێویستە کاری زیاتر بکەن بۆ ئەوەی خۆیان بسەڵمێنن لە بواری جیاوازدا. پێم وایەکەوە هەموو ئافرەتانی لە بواری دیبلۆماسیەدا بینی ومە هەمویان شارەزایەکی ناوازیان هەبووە لەم ڕۆدا و توانیانە بە باشی کاری خوسەرانی خۆیان ئەنجام بدەن. باشە ئەوەی کە گرنگە خۆ مرۆڤ بۆ خۆی بە تەنیا ناژی بێگومان دەوروبەرەکەیشی هەندێک جار خۆشحاڵە بن بەو کارێک کە ئەیکات تا چەندێک ئێوە وەکو دیبلۆماتکارێک خانەوەتەکەتان پاڵپشتی کردوون و هەوڵی ئەوەیان داوەکە هەمیشە لەگەڵ تا بن و چەندیان پێخۆش بووە خانەوادەکەت؟ بەدڵنیایەوە خانەوادەکەم زۆر پاڵپشتی من دەکەم و من زۆر خۆشحاڵم کە هاوسەرەکەم بە تایبەت پاڵپشتێکی گەورم دەکات و هەر کاتێکە من لە ئەرکی فەرمی خۆدام ئەو یەکێکە لەو کەسە نایەبانەیەکەوە ئەمیشە پاڵپشتم بۆ نەکەم پێم وت کە دێم ئەتشمە هەرێمی کوردستان و ئەم کارە ئەنجام دەکەم ئەو بە شێوازێکی زۆر باش پاڵپشتی بڕیارەکەی من و سەبارەت بە منداڵەکانم بە هەمان شێوە من ئەمەوێ مۆدێلێکی کارکردن بم بۆ مناڵەکانم یعنی ئەوەی کە من دەیکەم ئەوەیە کە من حەز دەکەم ئەوانش بە هەمان ئەندازەی کە من کردووە زنجەر تەلەڤیزیۆنێک هەیە بەناوی دیپلۆمات سیریسێکە باشە ئەمە باسی خانمێکی دیپلۆماتکارەکە
ئەمە تا چەند نزیکە لە ڕاستیەوە ئەم زنجیرەیانی زۆرجار سەیریەکەم ئەڵانگاری زۆر قورسی تایە ئەگەر متابعە کرد بە یاخود بینی بێتە ئەمە نزیکە لە ژیانی واقعەوە بەڵێ بەدڵنیایەوە ئەتوانم بڵێ من بخۆم تەمەشام کردووە و چێژم لێوەگرتووە و یعنی تا ئەندازێک ئەو شتانی کەوا باسی دەکات ڕەنگە هەندێک ڕوبەڕوود بێ بەتایبەتی هەندێک لە دیبلۆماتکارەکان لە ناو حکوومەتی بەتیانە بڵێن ئەمە بۆ شێوازە ڕوونادا و ئێمە کارێکی باش ئەنجام دەدەین و توانی یان نه بەڵکو هەندێک توخم هەیە ئەتوانین بڵین کە حەقیقیە لە ناو ئەو ئەوەیە بەتایبەتی کە ئەتۆتوانی هەر بەکلیکە بە گوگڵکردنیە کا بزانێکەوە چ شتێک واقعی و چ شتێک واقعینە لە ژیانی دیبلۆماسیە بەڵام بەدڵنیایەوە چالەنجی زۆر ئەوەش گرنگە من زۆر حەزەکەم جەختکەینەوە سەر هەستەکانت چونکە تۆ لە وڵاتێک ئەژیت کە لە کولتوری خۆت ناچێت زۆر جیاوازە و یەکەم خانمیشیت کە وەکو کنسڵ لە دەرەوەی وڵاتەکەت لە هەرێمی کوردستانیت دەمێ بزانم هەستت چۆنە لە کوردستانیت چۆن ئێرە دەبینیت و هەستت لە کارکردن لێرە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ خەڵکی ئێرە چۆنە بەڵێ بەڕاستی شانازێکی گەورەیە بۆ بمە یەکەم ژن کە لێرە وەکو کۆنسۆلی گشتی کار بکەم و شەرەفێکی گەورەیە بۆ من ئەوە من بۆ خۆم لە ژیانی خۆمدا داکۆکی زۆرم لە یەکسانی ئافرەتان کردو و یەکسانی جەندەری کردو بە شێوەیەکی گشتی بۆیە ئەمە یەکەم کارێکە کە من دەیکەم بۆ مای شانازێکی گەورەیە و زۆر بە سوودە بۆ ئافرەتانیش کە لە حتا لە ناو بەریتانیا ببینکەوە ئافرەتان دەکرێت چ ڕۆڵێکیان هەبێ و بۆ ئێرەشکە لە قونسڵخانە بە هەمان شێوە دەکرێت ببیننکەوە چ جۆرە کارێک ئەنجام لە ناو ژینگەی هەرێمی کوردستان و بە تایبەت لایانی ئیداری حکومی کۆمەڵێک ژنمان هەیە لە پەرلەمان لە حکوومەت ژنان کارەکەن ئێستا لە هەرێمی کوردستان تێڕوانینی تۆ چییە لەسەر کارکردنی ئەو ژنانە ژینگەی هەرێمی کوردستان ئەوەی بینی بێت لەبارە بۆ کاری ژنان لە بواری سیاسەتە بەڵێ بەدڵنیایەوە زۆر گرنگە کە دەبین کۆمەڵێک سەکردی ئافرەت هەیە لە بواری سیاسیدا و هەروها لە بواری ئیداریدا و لە بواری بازرگانی لە بواری وەرزش لە میدیا لە کۆمەلگای مەدەنی من بۆ خۆم دایان ژنی بە نەتوانم بینیوە و من خۆشحاڵ بووم بە بینینی ئەوان یعنی ئەلێرە ئافرەتان و خانمانش دەبێ ببینن کە ئەو دەرفەتە هەیە بۆ ئەوەی کەوا ببن بەوەی کە ئایانەوێ و بتوانن بگەن بە خەونەکانیان و بەڵێ دەکرێت زیاتر کار بکرێت بۆ ئەوەی کە پاڵپشتی ڕۆڵی ئافرەتان بکرێت لە هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی شتێکی نایە بە کە ئافرەتان بەشدار بن لە باشەمە قۆناغێکی سەرەتایە خۆت گەشتوینێتە ئاستێکی باش ینی بڵین ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئایا قۆناغێکی سەرەتایە یاخود گەیشتوینەتە ئاستێکی باش و ئەتوانین بڵین هاوتەری بە لەگەڵ جیهانە لەگەڵ خانمانی جیهانە ینی ژنێکی سیاسەتمەداری کورد لەگەڵ سیاسەتمەدارێکی بریتانیا چۆن هەڵەسەنگێنی من ئەمەوێ بڵم کەوە بەڕاستی زۆر زۆر گرینگەوە کەوا تاتە تەمەشا دەکەیت کە کۆمەڵک جیاوازی زۆر هەیە لە وڵاتان لە ڕۆڵی لە ڕێژەی بەشداری ئافرەتان هەندێک لە وڵاتان زۆر باش نی بابڵین ڕێژەی نوێنەرایەتیکردنی ئافرەتان لە سەکتەر جیاوازەکاندا باش نییە بە پێی پێویست نییە بەڵام هەرێمی کوردستان بە تایبەت لە ئاستێکی ناوازەدایە لە بەشداری ئافرەتان لە پرۆسی سیاسی و لە بوارەکانی دیکە وەکو زۆر جوانە کە دەبینین کەوە لە هەموو جۆرە بوارە جیاوازەکان ئافرەتان دەتوان ڕۆڵێکی کاریگەر بجێڕن و توانیوانە نوێنەراتی باشی بخوان و ئێمە بۆ خۆمان لە بەریتانیاش بە هەمان شێوە پاڵپشتی ئەم پرۆسە دەکەین یعنی توان هاوشێوەیەک ئەوەی کە بێگومان جەنابەت دەبیتە کنسوڵێک لێرە هەڵبەت لە مێژووی ئێمە بەشێک ئەزانیت یان ئەگەر نەڵێن بەشێک زۆرێکی ئەزانیت لە مێژووی ئێمە و دەمێ بزانم چۆن ڕۆڵی ئافرەتی کورد هەڵ ئەسەنگێنیت چ لە ڕێی مێژووەوە تاوەکو ئێستا ئایا کەسایەتی ئافرەتی کورد لە بواری سیاسەتا چۆن ئەبینن ئەو کەسایەتە بەهێزەیەکە لە درێژایی مێژوە هاتۆ ئێستاش بە هەمان شێوەیە چی چاوەڕوانی زیاتریان لێ ئەەکەن پرسیارێکی زۆر زۆر قرس و گەورە بوو بەڕاستی پێم وایە زۆر زۆر گرنگەکەوە
کە خەڵکانێکی من ڕەنگە زۆر بە پێویست نەتوان وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بەڵام ئەگەر تەماشای مێژوو بکەین لە هەرێمەدا کە دەبینین نایە بە ئەمە شتێکی نییە تازە بێ بەڵکو شتێکە بەردەوام ئێمە دەیبینین و لە داهاتووجە زیاتری لێوە دەبینیم بۆیە زۆر گرینگەوە کە ئافرەتان لە پایەی بەرزدا ببینەوە و من بۆ خۆم ئافرەتانێکی زۆری نایە بینوارەکە لە نەکتەنیا لە بواری سیاست نا بەڵکو لە بواری بازرگانی لە بواری میدیا لە شوێنە جیاوازەکانی دیکە ئافرەتی دیکەی نایە بم بینوایی وەخوازم ئەمە زیاترش بێت بەڕاستی پێم خۆشە سەبارەت بە بەریتانیاش پرسیارە لێ بکەم خانمانی دیپلۆمات لە بەریتانیا چۆن کارەکەن و بە گشتی لە ناو کۆنسڵەکەی ئێوە چەند ئافرەتان هەیە چەند ئافرەت بە گشتیش هەیە لە ناو بەریتانیا کە لەو بوارەدا کار بکەن بەڵێ من سەرەتا باسی ئافرەتانتان بۆ دەکەم لە ناو وەزارەتی دەرەوەی بەریتانیا بە شێوەیەکی گشتی ئێمە مێژوویەکی ناوازەمان هەیە لەوەی کەوا لە وەزارەتی دەرەوە تقریباً ئافرەتان سەرەتا لە ساڵان 1982 کاریان کردووە و بە تایبەتی لە کۆتایەکانی ئەم سەدەیەدا ڕۆڵی کاریگەریان گۆچکە لە سەرەتادا وەکو تایپیست کاریان کردبوو تایپیان دەکرد بەڵام لەو کاتە بە دواوە هەنگاو بە هەنگاو ئافرەتان هەنگاوی زیاتریان هەبێت بۆەوەی کەوا بەرپرسیاتی گەورەتەوەگرن بە تایبەتی پاش جەنگی جیهانی دووەم ڕێگە بە ئافرەتان درا بۆی کە ببن بە دیپلۆمات بە شێوەیەکی گشتی بۆیە هەندێک شتیان توانی کارکەن دوای ئەوەی کەوا زەواجیان دەکرد بەڵام پاش جەنگی جیهانی دووەم ئەمە گۆڕا ئێستاکە ئێمە لە وەزارەتی دەوری بەریتانیا ئەتوانین بڵین ئافرەتان تقریبا 150 وەزارەتی دەرەوەی بەریتانیا پێک دەهێنن کە ڕێژەیەکی یەکجار نایە بە ئێمە وەکو ئافرەت تقریبا لە زۆربەی باڵەوێزەکان لە شوێن ئەستیارەکان ئافرەتەیە وەکو چین رووسیا ئەمریکا ئەڵمانیا و لە ئەوروپا هەموو نوێنەرە باڵاکانی بەریتانیا ئافرەتن لە وڵاتانە ئێمە تقریبا 11 بەرپرسی نێردەی تایبەتی بەریتانیا بۆ وڵاتانی جیاواز هەمویان ئافرەتن کە لە پلەی یەکجار باڵادان ئەمانە نمونەی یەکجار کاریگەرن لە ڕۆڵی ئافرەتان لە بەریتانیا و ئێمە لە بەریتانیا ئۆفیسێک هەیە بە ناوی ئاوێنەی بەرگاربوونەوەی بربەستەکانیان لەوەی بابەتەکە چیە بریتە لەوەی پیشاندانی ڕۆڵ و توانای ئافرەتانە لە بوارەجانەکان لەوەی کە تەماشای خۆت بکەی بڵێ ئەو کاری ئەو کردێتی منش دەتوانم ئەمە بکەم بۆیە ئەتوانم بڵێم هەموو ئەو وێنانەشی کە ئەو ئافرەتانە لە ڕابردوودا بۆ بەریتانیا بەدەستیان هێناوە دەتوانی لەوێدا بینێتەوە ئێمە 7 کەسین لێرە لە قوسڵخانە 7 کەسین تقریبا ئێمە نزیکەی 41% تیمەکەمان لە قوسڵخانە ئافرەتن یعنی پێم وایە نایە بە ژمارەکە بەپی دڵی خواستی من نییە بەڵام 141 قوسڵخانەی ئێمە کە کارمەندەکان کار دەکەن ئافرەتن هەمووشیان ئافرەتی نایەبن و کاری یەکجار باش ئەنجام پیشان دەدات ئەمەش نیشانی ئەوەیەکەوە ئافرەتان دەتوانن سەرباری هەر دۆخێکی کەتی دەکەون کارێکی نایە ئەنجام بدەن بۆی دیپلۆماسی دیپلۆماتکاری کاری دیپلۆماتکردن هێزێکی نەرمە جا ئەگەر خانمێکیش خۆی بۆ خۆی نەرم و ناسکە ئەگەر کارێکیش بکات کە کارەکە هێزێکی نەرم بێت چەند گرنگە وڵاتان پشت بەو هێزە نەرمە ببەستن بۆ دیدگای وڵاتەکەیان لە دەرەوە عادەتەن ئەو کەسانی کا بنە دیپلۆماتکار کاری دەرەوەی وڵاتەکەیان ئەکەن تا چەند ئەو وڵاتانە پێتان سەرکەوتووە کە خانم هەڵەبژێرن ئەیکەن بە دیپلۆماتکار بەڵێ پێم وایە خاڵێکی جوانە ئافرەتان کارامەی جیاوازیان هەیە بە شێوەی جیاواز هەندێک تۆ بابەتەکە تەنیا هێزی نەرم نییە بەڵکو بەڕاستی هەندی ئافرەت هەن ئافرەتی زۆر قورشن بۆ کارکردن لەگەڵیشاندا بەڵام بەڕاستی ئافرەتان دەرفەتی گەوریان لە بەردەمە ئەتوانن کارامەیەکانیان بەکاربێنن بۆ ئەوەی کەوە ڕۆڵی کاریگەریان هەبێت لە گفتوگۆی ئاشتیانە بۆ نمونە کاتێک ئەو ئافرەتانی کە بەشدارن لە پرۆسی دانوستاندن بۆ ئاشتی هەمیشە دەبینی ڕێکەوتنی ئاشتەکە درێژخانترە و بەرفراوانترە ئافرەتان و زۆر جا وەکو ناوبژیکار وەکو ڕاوێژکاری تەکنیکی و وەکو ڕاوێژکاری سیاسی لە بواری جیاوازدا کاریان کردووە هاوکارەکەش ئەوەیە کە ئافرەتان دەبێت دەستیان بگات بە هەموو ئەو پۆستە بەرپرسیارەتانی کەوا هەیە لە وڵاتێکدا سیاسەتی بەریتانیا کە ببینین خانمان ڕۆڵێکی گەوریان هەیە هەر لە شەژنەعلیتە بێسەوە هەتا ئەوانی دیکە و بگەڕینەوە پێشتریش مەرگێتە هەموو ئەمانە چ کاریگەریکیان لەسەر کەسایەتی ژنەکان هەبوو و بە تایبەتیش تۆ بەڕاستی ئەمە پرسیارێکی گەورەیە من کاتێک منداڵ بووم من دەمویست ببمە یەکەم ئافرەتی سەرۆکوەزیران بم
منم زانی کە ماگرێت چەرس یەکەم سەرگوەزیرانە بەڵام بەڕاستی کە منداڵ محەزم دەکرد بۆیە هەوڵم دەدا خەونەکەم بە شێوازێکی دیکە بەدی بێنم بەڵام بەڕاستی زۆر گرینگە لەوەی کە ئێمە بیکردنەوەمان بگۆڕین پێمان وا بێت دەتوانێت ئافرەت لە هەموو بوارێکدا کار بکات بە تایبەتی لە بواری دیپلۆماسیەدا حتا لە ئاسی سەرگوەزیرانش ئێمە ئەتوانین بڵین هەمە ئێمە لە بەریتانیا بە شێوەیەکی گشتی ئێمە ئافرەتانمان لە پەرلەمانی بەریتانیادا ڕێژێکی باشیان هەیە هۆکارەکەش ئەوە با بڵین ئەتوانین ئەمانێ بڵین کە دڵنیابینەوە لەوەی کە ئافرەتان سەرکردەی بازرگان بن سیاسەتمەدار بن لە کۆمپانیەکان بەڕێوە بەرن و لە بوارەکانی جیاوازدا ڕۆلی سەرکردە بجێڕن پێم وایە سەرباری ئەوەی کە لە هەموو جیهاندا ڕوودەدات یعنی ئەوەی کە ڕوودەدا بەشێکی هۆکارەکەوێت کە ئافرەتان لە پۆستە سیادەکان ئەوەی کە گرنگە لە کاری دیپلۆماتکاریە هەر کەسە بیکات چ پیاو بێت چ ژن بێت بۆ هەردووکیان هەمان ئاڵنگاری هەیە کە بۆ پیاوێک چی دێتە پێش بۆ ژنیش هەمان شتە یاخود بۆ ژن قورسترە بەڕاستی ڕەنگە هەندێکیان بەڵام بەڕاستی بربەستی جیاوازش هەیە کاتێکە دێتە سەرپرسی ئافرەت و پیاو من نامێ بڵێم کە زیاترە یاخود کەمترە بەڵام بەڕاستی هەندێک جار تۆ ڕوبەڕووی باردۆخێک دەبیت تۆ ڕەنگە هەستیارتر بێت پێویستکە هەستیاتر مامەڵی لەگەڵا بکەیت بەڵام بابەتەکەوەیە کە تا چەند توانە و متمانەت بە خۆت هەیە بۆ وە چۆمەڵێک ئامانج دەبێ وە کۆمەڵە کارامەیت هەیە بۆ جەبەجەکردنی کارەکەت ئەگەر بێت و ئەم توانایەتە بێت توانی مامەڵ لەگەڵ هەموو دۆخێکی هەستیارەدا بکەیت کە وەکو ئاڵنگاری دێتە پێشتەوە بەڵام من ئەزانم لە هەموو بارە جیاوازەکاندا دیپلۆماتکاری ئافرەت لە زیاتر ڕوبەڕووی ئاڵنگاری دەبێت خانمان ئەگەر دیپلۆماتکار بین سەرۆک بین سەرۆک وەزیران بین میدیاکار بین لە ماڵی شۆ هەمان پیشەمان هەیە سەرۆک وەزیرانی ماڵی شۆین دیپلۆماتکاری ماڵ و خێزانەکەشمانین بۆ تۆ چۆنە هەردوو پیشەکە دیپلۆماتکاری دەرەوەی لە ماڵی شەوە دیپلۆماتکاری بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتەکانی شت لە ناو خێزانەکە تا هەمان توانایتیایە بەڵێ پرسیارێکی جوانە من ڕەنگە بڵێم لە ڕووی سیاسی دیپلۆماسیەوە بڵێم ئەمن دیپلۆمات بەڵام کاتێککە دینە سەرباسی خانەوە دەکەم من دەمویست هاوسنگێک بدۆزمۆ لە نێوان ئەوەی لە دەرەوە دەیکەم و ئەوەشی کە لە ماڵەوە بۆ منداڵەکانیم خۆم کات تەرخان دەکەم بەڕاستی من وەکو خانەوە دەکەم من ئەمەوێ حەز دەکەم کاتم هەبێ لەگەڵیان بەسەر بەرم کاتێک کە من کە لێرە بەرداوام لە پەیوەندیدام لەگەڵیاندا بۆ ئەوەی کەوا بزانم ژیانیان چۆنە بە چ شێوازێک ڕۆژەکانیان بەڕێ دەکەن کاتە دەرفەتی ئەوم دەست دەکەوێت کاتێک بەسەر بەرم لەگەڵیاندا بەڕاستی کە من دەڕۆم و کات لەگەڵ خانەوە دەکەم بەسەر دەبم لەوێ شاچێکم ڕۆڵی سەرپەرشتی ماڵەوە ئەەکەم و کۆپسی ئاماژەت پێدا ئەمە هەوڵدەمەوە ئەو کارانی ئەوەی بۆ ئێمەی کورد زۆر گرنگە ئێمە میوان دۆستین زۆریشمان پێخۆشە کە میوانێکمان دێت بەدڵی بێت کەشەکەی بەدڵ بێت خواردنەکانی ئێمەی بەدڵ بێت بووە زۆر جار کە میوانی بیانیمان ئەبێ پرسیاریەوەکەین چ خواردنێکی کوردستانتان بەدڵە و جگە لەوە خودی خۆت چ جۆرە خواردنێک دروستەکەی کە زۆر خۆش و هەمویان ئەڵێن دڵش زۆر خۆشە پێم وایە لێرە دەبێکرێت بڵێم من حەزم لە دۆڵمەیە یعنی بەڕاستی ئێوە زۆر بە جوانی ئەمە دروست دەکەن من چەندین ئیڤنتی جیاوازم بینیوە کە خواردنی زۆر نابی کوردی لێ بووە یعنی من نازم لە چۆوە هەنزەویستمە نازم لە چۆ دەست بکەم بە خواردن ئەوەندە بتوانن و هەروە شیر نەمەنیەکانی کەوا هەیە لە هەرێمی کوردستان بەشێکی گشتی ئەو کێکانی کەوای هەمیشە زۆر لایکم بۆی کردووە زۆر حەزم لێ بووە من هەنێ جار ئەمێ حەز ناکەم زۆر شیرنی بخۆم بەڵام بەڕاستی تامیان زۆر خۆشە و دەبێت تامیان بکەیت مسرۆزی چای بەریتانیا لەگەڵ کوردستان ئەڵەن تامیان خۆشە وەکو یەکە هەردووکی و تاقی کردوتەوە چای کامیان خۆشترە وەکو یەکە بەڕاستی من حەز لە چای بەریتانی دوکەم بەڵام حەزم لەم چایش هەیە کە لێرە هەیە ئەوەی کە هەیە کە زۆر بەتان چایە کوردەکەی باشە خەت ڕۆزی ئەگەر تۆ ئەرکت لێرە کۆچایی پێهات لە کوردستان بیر لەواکەیتەوە جارێکی تر بیتەوە لە کوردستان کار بکەیت بە شێوازێکی دیکە کوردستانت لە لا شیرینە خۆشت ویست جوگرافیاکەی مێژوەکەی خەڵکەکەی کولتورەکەی چیت لەلا زۆر گرنگە بەڕاستی من وەکو دیپلۆماتێکە کاتم بەسەر بردووە لێرە هەمیشە ویستومە حەزەکەم بێمەوە بۆ ئێرە بەڕاستی شوێنێکی ناوازەیە و مامەڵەکردنەکە لەگە خەڵکیە زۆر ناوازە بۆ هەموو برادرانە مامەڵەت لەگەڵدا دەکەن
و شوێنێکی زۆر جوانە هەرێمێکی کوردستان من هەمیشە حەزم کردووە سەردانی شوێنە جیاوازەکان بکەم خواردنیان زۆر بە ناوازەیە و خەڵکە پێشوازی ناوازت لێ دەکەم و حەز دەکەم ئەو دەرفەتە هەبێت کە من پاش ئەوەی ئەمە کەشم تەواو بوو جارێکیکە بێمەوە لە داهاتوودا پێم وایە کە ئەرکەکەشمەوە بەم زۆرەوە نابێت کاتێکی زۆر لێرە فستیڤالێکی سینەمایی یەکرێت ئەبیستین زۆرێک لە ئەکتەرە سینەمایەکان بانگێش دەکرێن بۆ هەرێمی کوردستان بەڵام کە ئەڵەن کوردستان لەبەرەوەی ئەڵەن عێراق ئەترسن حەزەڕەکەن نایەن یان هەر بە گشتیش نەک ئاکتەرەکان گەشتیارێکێت ناوێ یەکسەر بێتە کوردستانەوە تۆ هیچ شوێنەیەکی وات بینی کە مەترسی هەبێت یان پێت وایە شوێنێکی ئارامە خۆشە بێن پێم وایە کەوە من بەڕاستی هیچ گومانێکم نییە و هیچ نیگەرانیەکم نییە لە ژیان کردن لێرە من هەموو ئەو شتانەشی کە پێویستە هەمە لە ماوەی ئەم ئەرکەی کە هەتە لەم پۆستی ئێستاە ئەتەوێت چی دیکە بکەی بۆ نمونە پلانش چییە بەتایبەت خزمەت بە ئافرەتان بکەی بەتایبەت ئەو ڕێکخراوە NGOەکان کە بتانی لە بواری ئافرەتانە کارێکیان بۆ بکەی وەکو دەرفەتێک هەم دیپلۆماتکاریەکەت و ئەم کارش بکەی پلانێکی وا هەیە؟ پرسیارێکی باشە پێم وایە زۆر گرینگە بۆ من کە ئەو دەرفەتە هەبێت کە خەڵک ببینم ئافرەتان ببینم کە کاری نایە لە بواری جیاوازدادەکان لە حکوومەت و لە دەرەوەی حکوومەت بە شێوەیەکی گشتی ئەوە گرینگە و هەروەها لە ڕووی ئەوەی کە کێ پاڵپشتی ئافرەتان بکات لە بوارە جیاوازەکاندا ئەمە گرینگە کارێکی گرنگشە ئەم پرۆسی پاڵپشتیکردنە هەندێ جار دەبێت حکوومەت و هەروەها لە ڕێکخراوەکانی ناحکومیش بە هەمان شێوە لەگەڵ ئەوەی کە بەربەست دێتە پێشەوە بەڵام بەڕاستی ئێمە پاڵپشتیکارین ئێمە لێرین بۆی پاڵپشتی ئافرەتانش بکەین بە شێوەیەکی گشتی و فێرمین بزانین چ جۆرە ئیشێک دەکەین و چ جۆرە ئالنگارییان ڕوو دەبێتەوە لە بوارە جیاوازەکان پێم وایە کاری زۆر باش ئەنجام درراوە لێرەدا و پێشکەوتنی زۆر باشێ لە پاڵپشتیکردنی ئافرەتان. ئەڕۆزی هەر کارێک بەشی خۆی قورسایی هەیە و ئاڵنگاری تێدایە بەڵام خودی کەسەکان ئەتوانن بەسەریانە سەرکەون بۆ خانمێک چ شتێک گرنگە کە لە دەرونی هەیبێت بتوانێت بەهێزی بکات بۆی کە ئەگەر هەر یەکێک لە بینەرانی ئێمە سەیری ئێماکەن حەزەکەن دواتر ببن بە دیپلۆماتکارێکە خانم بن ئەبێت ببن بە سەرکردەیەک مەرجنی هەر دیپلۆماتکار چ شتێک لە خانمێکە هەیە کە شاراوەیە وەکو دیپلۆماتکارە تۆ هەستت پێ کردووە ئەتوانێت ڕۆڵ بگێڕێت لەو بارەیە و بەهێزی بکات ئەو لایەنەی. پێم وایە کە من دەمیست بڵێم کە لە ڕووی ئەوەی کە ئافرەتان و پیاوان ڕوبەڕووی بربەستەکان دەبنەوە دەزانم یەک نین بەڵام هەمویان مامەڵێ لەگەڵکان بەڵام ئافرەتان بۆ خۆیان زۆر بڕیاردەرن کەسانەکەن بڕیاردەدەن هەندێکجا ئەکرێت زۆرش تەماحیان هەبێت لەوەی کە بزان چۆن بگەن بە خەونەکانیان و مامەڵە لەگەڵی بکەن و هەمیشە بەرگریکارن لە ناو خۆیاندا هەمیشە هەوڵەدان کەوە بەرگری لەو دۆخە بکەن کە تێدان و پێداگیربوون لەسەر ئەوەی کە دەتەوێت و بەردەوام بوون لەسەر ئەو شتێک کە دەتەوێت بیکەی ئەمە یەکجار هەندێک کارامەین کە لە ناو ئافرەتدا بوونیان هەیە و دەزانم کە ئەمە ئافرەتان و پیاوانش هەموو ئەم با بڵێن کارامە شاراوایان تێدا هەیە ئەو هێزە پاڵنەری کە هەیە بۆ ئافرەتێک بیکاتە هەر کەسایەتێکی کاریگەر لە ناو خۆیەتی یاخود دەوروبەرەکەیەتی ئەو هێزە کاریگەرەی کە هەیە واتەیەکە پاڵە پێوە بنێ ببیتە دیپلۆماتکار ببیتە دایک ببیتە میدیاکار ببیتە هەر کەسایەتێکی بەتوانە دیار لە ناو خودی خۆتایە خود ینی سەپۆرتی خەڵکەیان سەپۆرتکردنی خودی خۆتە پێم وایە هەردوو خاڵەکە گرنگە یەکەم شت ئەوەیە کەوا تۆ ئەبێ لە ناخی خۆتەوە هێزێکی تێدا بێ بۆی بتوانانی بەردەوام بیت لەسەر پێی خۆت بەڵام بەڕاستی گۆڕانکاریی زۆر گەورە دروستە بێت ئەگە بێت و پاڵپشتی خانەوادە لەگەڵا بێت و ئەو کەسانی کە نزیکن لەگەڵ تا پاڵپشتی ئەو کارە بکەن کەوا تۆ ئەنجامی دەدەی و من بۆ خۆم خۆشحاڵم کەوا لە خانەوادەکەم پاڵپشتیکارێکی گەوری من بوونە لەوەی کە گەیشتم بە ئێرە بە تایبەتی خانەوادە و پاڵپشتی خانەوادە یەکجار گرنگە بۆ ئەوەی کەوا ئافرەتان بکەن بۆ پۆستانی کە دەیانێت پێ بکەن. خۆشحاڵبووین کە ئەم
بەیانە جەنابەت میوانی ئێمە بووی و هیوای سەرکەوتنت بۆ ئەخوازین و هیوادارین کە هەر کەسێکی دیکە ئەمڕۆ پرۆگرامی ئێمە ئەبینێت و توانەکانی جەنابتی بینی ئەوە هەوڵ بدات و هەنگاو بنێت بۆەوەی کە وەکو تۆ سەرکەوتو بێت سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمان خۆشحاڵ بووین خات ڕۆزی کەیف کۆنسۆلی بەریتانیا لە هەرێمی کوردستان سپاس هەمیشە وەکو خانمێک شانازیەکەم بە خانمانی وەکو تۆ نمونەی هەموو ئەو خانمانەی دیکە کە بەهێزن زۆر سپاس سپاس بەخێرهاتی دووبارە سپاس و هەروەها ڕۆژتان پیرۆز بێت خۆشحاڵ بین سپاس